وەختتان وەخێر. من سرنجم داگە ئەوێنم لەو ڕۆژەی کە باسە مانەفێستەکە ئەەکەم و لەو ڕۆژەی کە قەرارە بە سوورەتە مەیدانی بە مانەفێستە ئاخێزە مەیدانی دەست پێ بکات، اتفاقی لە فەیسبووکەکەی من ئاکەوتگە. ئەمە بەو مەعنا بەحس ناکەم کە مەزڵوم نەماییە کریاوێت یەها جوولەکە بازیە بکرێت. فەیسبووکەکانە من شێرەکان نیشان ئەدات، ڤیۆکان نیشان نادات، دوای 2-3 ڕۆژ ڤیۆکان دەرەخا بە تەعدادێک کەم. ئاغایانە تێ هەڵدریاگە حکوومەتە هەرێم، کارمەندانە نظامە جودۆ کریسیانەتی، کارمەندانە دەسە هەزارۆمیان بزانن. من پەیمانە حەیدەری ڕۆڵەی زامەکانە خۆمم. احتیاجم و سوورا و سپیاو نییە لە ناو خیابانە لە وەختە کارە خۆمە بۆ خاتری ئەوەی کە ئینسانە ئینقلابیەک بووگم و لە دڵە ئینقلابە هاتگمە سەردەرەوە قسەم بۆ کردن هەس و تئۆریم وا پێ و جەهانبینیم وا پێ. جەهانبینیەک وا دنیا ئەهەژێنێت و ئەو قۆناغەی وا بە مارکس تەکمیل نەکریا، بە شۆڕش کوردی و بە مەتن کوردیەتە ئێمە تەکمیل ئەکرێت. من خۆم لەو ئاستا ئەوێنم و جەهان قەزاوەت ئەکا لێو دووە کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ ئاخری شۆڕش بوو. یەک نەفەریش گوێ نەگرێ، یەک نەفەریش نەیوێنێت. ئەم شەبەکایە ئیجتیماعیشە دا بخەن. پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سربەخۆ و یارانی گومناون. ئێمە وەکو ناپلئۆن نین کۆرتۆزۆف لە مەیدانمان دەرچێت شەکەت بووین بڕۆینە دواوە. من کە دیبەیتی شەکەم و ماتەڵ ناوم خەڵک بێت سڵامی بکەم، چون من ئەزانم کامە ئەسڵ هەمووا پێ و قدرەتە خۆم ئەزانم. هەر ئەمەی کە تۆ زیقە کردگە، هەر ئەمەی کە تۆ زیقە کردگە و بە هەرچیشتە دەست ئەگریت لەوەی کە ئێمە ئیگنۆر کەی، دەنگمان بە هیچ کوێ نەگات، بچووکمان کەی تۆ نیشانە ئەوەسە کە تۆ ڕۆخانە خۆت لە دەروونە خۆتا دەسی پێکردگە. دوێکە جەماعەتە ئێران شاری جەلەسەیاندا نابوو لەسەر ئێمە، یعنی 140 ساڵ هۆنینەوەی ئێرانیەت گیری خواردگە بەدەسە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ. ئێوە ئیمکانە ئەم دیبەیت گەلیشە بوەسن، من بە نەوار زەبتی ئەەکەم و هەنێرم و بە سیدی زەبتی ئەەکەم و هەنێرم و دیبەیتەکان بەشە نووسین ئەکات و بەناوە خەڵکی بڵاوە پێیەکە. بزانن دیۆکە جەماعەتە ئێرانە گەورەی فەرهەنگی ئەیانوت ئەم ئاغایانە تەجزیە تەڵەبە چون بحرانە نەزەریە پەردازی و تئۆریان هەست، چووگن مهدیە جەلالیە تەهرانیان هاوردگە وەکو ئەو وەختەوە کۆمەڵە بحرانە تئۆریە چەپی بوو منسوورە حکمەتی هاورد. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەک وەکو بەرادەرانە بەرساختەیە، وەکو ئێوە بحرانە تئۆری نییە، بەڵکو مەتنی هەست. مەتنەکەیشی مەتن دەوڵەتە ئێرانی باتڵۆ کردگەسە و باتڵی ئەکا. جا ئەگەر پیاگن فەیسبووکەکەیش داخەن، ئەو پوڵانەی وا خەرجی ئەکەن دایخەن. ئێمە ئەزانین واینە دنیای کەسیفە نەئۆلیبراڵیە، ئێمە ئەزانین واینە ناوە مناسباتە سەرمایەداریە. با بزانی جانف کەنێدی ڕۆژێک لە جەمع ڕۆژنامەنگارانە وتی مارکس لە دەورانە شەڕە داخڵیە ئەمریکا مەقالەی ئەنووسا بۆ ڕۆژنامەی نیویۆرک، پوڵە کەمێکیان پێەدا. ئەگەر ئێوەی ڕۆژنامەنگار میهرەبان وایانە لەگەڵ مارکسا، مارکس وای نەئەکرد بە ئێمە وا گرفتارە دەسی بووین. ئەم دنیا ئێمەی گەمارۆدا بچووکمان کاتەوە. ئێمە ئینسانگەلە گەورەیە کوردی گەمارۆدا بچووکمان کاتەوە، خۆمان بە بچووک بزانین. من لەم دنیا جێگەم ناوێتەوە، با بزانین جەماعەتە نۆکەرە بەچکە جوولەکە، من لەم دنیا جێگەم ناوێتەوە ئەوەیشی بە کەلامم تێتە دەر خۆ کردە لە دڵ زامەکانەوە تێتە دەر. من گەورەترین تئۆریە
انقلابی جهانم واپێ و نظامێک چەپەڵە سوڵتەتان لەسەر زەمینە کوردەوارە ئەپسێنم ئاخێز مەتنە ڕەوایەتە و تۆ ناتوانی بەری پێ بگریت بە هیچ شێوەیەک ڕۆژە ئەوەڵیش وتم یا وەکو محەممەد فەتح مەککە ئەکەم یا وەکو مەسیح خوێنم بە سەلیبەکە دامنگیرتان ئەوێت وام پێتان کردگە وەی لە بەرم وەی لە دواتان پێهاتکە ئەرباب گەورەتان تێئوریسیەنەکانم مەکتەبە تەورێز بە دەستمان و گیریان خواردگە ئەزانن تووشە چەوەی شومەیەک هاتگن ئەزانن مۆتەکەی مەرگیانین چ بڕسێ بە ئێوەی سەخیف دەهاتیە کارمەند بنەجوولەکە ڕۆڵە ئەمە دەنگە ئومەتە کوردی و کوردانەوا لە دڵ تاریخە هات کەسە دەرەوە با بزانیت ئەمە ئینتقامە تاریخە و ئەمە مەسیرە پێشکەوتنە ئێمەس ئەبوایە کەسانی وەکو ئێمە بەهاتایەنە جا تۆ بڕۆ بچووکی کەرۆ جا تۆ بڕۆ بزانە چ لە تایف الحیە لێگەزانی ئەنتەرە کوڕە ئەنتەر بەری پێ بگرە بڕۆ بەری پێ بگرە هەرچی لە دەستان تێ دەریغی نەکەن وا مۆتەکەی مەرگ بەسەرتان و خەریکە تێت و ئەڕوات و نابووتانەکەم لەو ڕۆژەوە من بەحسمانە فێست ئەەکەم ویوی فەیسبوک دەرناخە شێر دەرەخە و ویوەکان لە شێرەکە کەمترە تۆ پێ دوایە من یەک مخاتەبم نەوێت شەکەت ئەوم ئەگەڕێم و قسەم تەواو ئەوێت من دانەیە ئینقلابیم کە ئەمە زندگیمە من لە کەفە ئەم خیابانانە ئوروپا جەهانم تەعقیب کرد ڕۆڵە ئیسە تۆی بۆ گەنە دەهاتی گەرەکتە بەری پێ بگری من ئەم مردمە کاول کریاگە بێزوان کریاگە زوانی پێدەم هاتم بەخشانە ئەقلی پێدەم ڕەوایەتی پێدەم تا خۆی کۆکاتۆ تا لەم نگریسیە دەربێت ڕۆڵە تۆ دووکە لەمە قسە نازانیت هەڵی ئەگری بۆ خاتریەوەی نەختی کەی تۆ بیکەیتە $100 بخەیتە گیرفانە گەورەی ئێشە لە زاتە ئینساناوێت من نە احتیاجم بە ئارایشکردن هەز نە ئستیدیۆی پشت سەر هەز نە نووسینە دەست هەز نە کاناڵە تەلەڤیزیۆنی هەز بۆ چون ئەوەی ئەیگرم لە کەلام و لە عەقڵ خۆم و نەزامەکان خۆم دێتە دەرەوە احتیاجی وەسوولا و سپیاو نییە جا ئێستا بڕۆ بیدە دایخن من کارە خۆم کردگە